ولی بین راجعه که نسر جواه بو سردان سرک وزیر ایتالیا راد کشن بهره ما کردستان البته که شوان خالن جوهری کو بالا سرکردن جهان راکشایه تایبتی ولات اروپی او به هفراجیانه با آشتیانه یاد نوا کردستان دهه نابین همو پیکاتن اولی نتایی مذهبی تماشای ولات دوره بکن لیمن ورنه لبنان ورنه بگمان سوریه ترکیه ایران حتی عراق جی که ولات فرا پیکاتن اولی و مذهبی نتایینه لجبر کو پیکاتا که اول ده سر پیکاتن زالبه بردام لوان ولاتان تبلیغ هویه نه مافی مروان تنه پیشل کردن کیشا پرزگریکن جدی هنه لهر ما کردستان سراره کو گله جرا خوشید پرزگریکان دا بویه لی صدان سال اف به هفراجانه بویه کلتوره که حشال نگر کریستیان دور دنیا عراق راستی تندو تیجانتن قصد هر ما کردستان دیکن بگمان میوانه که میجایه کو او میوانی من بردوام دیگلوان سر کردن جهانی دادما سردان هر ما کردستان دیکن با آیه که میدانی چوی دشتانه نوا روش نزیک و شپاندیه او جبارس آنو جوهر وزیر و گواستنو گهاندنا حکومت هر ما کردستانه که انو ام کاتو باش بگمان هم لگل سروکی فرانسا بگیره سروکی هنگاریا بگیره اکید امروش لوانه لگل سروکی وزیر ایتالیاش بشوی که میدانی سردانی او ناوچانه بکه که مبس یعنی بتایبتیش دشتی نین و روشی کریستیانه کن اوشتی که بو تو جگه سرنج بو که بوانی جگه سرنج بو لچرچوی ام سردانه چی بو؟ والله زوز سپاسنا دەکەم ئێمە ئەوڕۆ لە فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێرین ئەربیل و چاوەڕوانین لەوەی کە میوانە بە ڕێزەکەی کوردستان بگاتەوە ئێلەوە لەلایەن ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی و پێشوازیان لێ دەکرێت بە ئامادەبوونی ژمارەیەک لە وەزیر و هەروەها ئەم بەرپرسانەی کە پەیوەندیدارن بە کاری دیپلۆماتی لە کوردستانەوە بە گرنگی زۆر دەڕوانین بۆ سەردانی ڕێزدار سەرۆکی وەزیرانی ئیتالیا و ئەم مێژوویەی پەیوەندیەکی زۆر پتە کە لە نێوان کوردستان و ئیتالیادا هەیە ئەمڕۆ بە تەئکید زۆر گرنگی پێدەدرێ و بەهێزتر دەبیتن و بەرەو پێشەوە دەچیتن بە سەردانی یەکەمین ئافرەتی سەرۆک وەزیران کە یەکەمین جارە ئافرەتێک سەرۆک وەزیرانی ئیتالیا بێت و تەمەنی گەنجی 45 ساڵە ئەمڕۆ بێتن و پێش ئەوەی کە هاتەوە هەروەها لەو نامەی کە ئاراستەی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی کرد کاک مەسرور بارزانی کە نیازی سەردانی خۆی لە بۆ کوردستان خستە ڕوو و هەروەها جەختی لەوەی کردەوە کە پەیوەندیە مێژوویەکانی کوردستان و ئیتالیا زۆر کە ئیتالیا گرنگی پێدەدا و کە نیازی بەرەو پێشبردننیدا ولی البته کاکانو ئەمە سێم سەرکی وەزیرانی ئیتالیا کە سەردانی هەرێمی کوردستان دەکا حتى سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانیش حتى لە قۆناغی پێشتری سەرۆک بارزانیش سەردانی ئیتالیان کردووە يعني إيطاليا ولاتێکی کاریگەرە خۆ دەزانێ هەم لەسەر مستەوەی یەکێتی ئەوروپا ناتۆ ناوچەکەش کەواتە ئەم پەیوەندیانە چ دەستکەوتێک دەبێت بۆ هەرێمی کوردستان لە مانجی 2 ساڵی 2020 ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی سەردانی ئیتالیای کرد و بەندا ئەو شەرەفەم هەبوو کە لە خزمەتی بەڕێزیان بم وەکو ئەندامیشان دەکا لەم کاتەدا کە جەنابیان سەردانی سەرۆک وەزیرانی ئیتالیای کرد و هەروەها لەگەڵ چەندین وەزیر کۆبووە ئامادەی کۆبنەوەکان بووین کە ئیتالیا زۆر بە گرنگی دەڕوانیتە کوردستان و بە تایبەت هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان یەک لە بەرەو پێشبردننی هەرێمی کوردستان لە گشت بوارەکان بە تایبەت بواری پێکەوە ژیان و لێبوردەیی کە لە کوردستاندا هەیە کە ئەمە دەگمەنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها ئەم ڕۆلە گرنگەی پێشمەرگەی کوردستان و هێزە ئەمنیەکانی کوردستان لە تێکشکاندنی داعش و هەروەها پێکەوە لەگەڵ تحالفی نێودەوڵەتی کە ئیتالیا بەشێکی گرنگ لێیە کە بتوانن هەمیشە کوردستان ببتە قەلغانێک و هەروەها مەڵبەندێک بۆ ئەوەی بتوانین تیرۆری نێودەوڵەتی شەڕی لەگەر بکەین و سنووریشی بۆ دابنین ولی هەڵبەت بێگومان لەبیرمە کە تۆ یاوەری سەرۆکی وەزیرانی کوردستان بووی حتا بۆ لای پاپا بۆ ڤاتیکانیش سەردانی پاپاشە کە ئێمە باسکەین بۆ هەرێمی کوردستان و ئەنجامدانی قەداسەت لە هەرێمی کوردستان و ئەو ڕەوشەی کە بینیویەتی بێگومان ئیتالیاش حتا لە ڕووی شەڕی دژی داعشەوە بێژگەلەوە کاکێ ئەنو ئیتالیا لە ناوەتەکانی سەدەی ڕابردوو تا ئێستا پەیوەندیەکی باش لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە کەواتە ئەم سەردانە ئەتوانن پێگەی هەرێمی کوردستان بەرەوشە ئاراستەیەک بن هەرێمی کوردستان لە ناوچەیەکی ئاڵۆز و ئەم سەردانە ئەنجام دەدرێت
هەروەک بە بەڕستم گوت ئەمە یەکەمین جارە سەرۆک وەزیرانێکی ئافرەت بۆ ئیتالیا یعنی ئیتالیەکان سەرۆک وەزیرێکی ئافرەت بۆ خۆیان دەستنیشانکەن و ئەم سەرۆک وەزیرانە هەروەک بەڕێز دەزانی چەندین ڕای جیاوازی هەیە لەگەڵ ئەو سەرۆک وەزیرانەی پێشە خۆی و یەکێک لەم پەیوەندیانەی کە زۆر گرنگی پێدەدا هەرچۆن لە نامەکەی سەرۆکوەزیرانی ئیتالیا بۆ ڕێزدار جەنابی سەرۆکوەزیران کاک مەسعود بارزانی دەردراوە زۆر یەکەمیشت نیازی ئەوەی کرد کە ئەمە دەمەوێت سەردانی کوردستان بکەم دوو ئەو مێژوویی کە هەیە و ئەو پەیوەندیەکان هەیە کە ئەمە بەرەو پێش ببین ئیتالیا هەمیشە کە دەڕوانێتە هەرێمی کوردستان بە حەلیفێکی مێژووی و حەلیفێکی هەنووکەی هەروەها دادەنێتن بۆ ئەوەی قیەمی کە لە نێوان کوردستان و ئیتالیا هەیە لەسەر ئاستی حکومی لەسەر ئاستی جەماوەریش زۆر لە یەکتر نزیکن یەک لەوەی کە باش دەزانی جەنابەت بابەتی پێکەوە ژیان و هەروەها بابەتی شەڕ دژی تیرۆر و هەروەها بابەتی پەیوەندیەکانی اقتصادی و هەروەها لە گشت بوارەکانی دیکەی جیهان. ولی البته ایتالیا دوای فرانسا دوم وڵات بوو کە لە ساڵی 1991 پشتگیری دروستکردنی هەرێمی دژەفڕین بۆ هەرێمی کوردستانی کردبوو ئەو کاتەش هەبوونی هەبوو لێرە ئەگەر ئێمە باسی ئەو پێکەوە ژیانە بکەین کە ئەمە خاڵێکی جەوهەریە کاکەن و بەڕێزیشت زۆربەی ئەو سەرکردانی وڵاتانی ئەوروپای کە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە بە شێوەیەکی مەیدانی لەگەڵ ئەوان بۆی کە چۆن بە دوواداچوونی ئەم پێکەوە ژیانە دەکەن سەرنجی ئەوان لەسەر ئەم پێکەوە ژیانە چۆن بوو؟ بەڵێ کە لەگەڵ ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت سەردانی قەداسەتی پاپامان کرد لە فاتیکان لە ساڵی 2020 قەداسەتی پاپا لە فاتیکان زۆر باسی ئەم مێژووی بە گەورەی باسی مێژووی پێکەوە ژیانی لە کوردستان کرد زۆر بەخۆشیەوە باسی ئەم مووقفە مێژویانەی ڕێزدار جەنابی سەرۆک کاک مەسعود بارزانی کرد کە دەرکەی کوردستانی کردەوە لە کاتی شەڕی تائیفی لە عێراق لە 2004 و دوای 2004 بۆ مەسیحیەکان بۆ ئەیزیدیەکان بۆ کاکاییەکان بۆ سابی ئەیمەندایی بۆ گشت پێکاتەکانی عێراق بە عەرەبی شیعە و سوننەشەوە زۆر بەڕێزەوە باسی کردووە لەوێ هەروەک بەڕێستان لە ڤیددیۆکان ئەگەر دەتوانن دوای لە ئەرشیفی کوردستان 24ەوە بە گرنگیەوە بە تاکید هەیتانەوە دەتوانن تەماشا بکەن کە چۆن دوای ئەوەی ڕسمی پێشمەرگە و ڕسمی پێشمەرگەی دیت و باسی پێشمەرگەشی کرد دەستی ئەو های کرد و بەدەنجی خۆی گوتی پێشمەرگە زۆر بە فەخرەوە ئەم پێکەوە ژیانەی لە کوردستان ئەم مووقفانەی گەورەی سەرکردایەتی سیاسی کوردستان بە تایبەت ڕێزدار جەنابی سەرۆک کاک مەسعود بارزانی و ئەم کارانەی کە حکوومەت دەکاتن هەموو پێکەوە بووینە یەکێک لە گرنگترین بنەماکانی سومعەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەروەها بوویتە ثەروەیەک سامانێکی گەورە بۆ کوردستان لە گۆڕەپانی دەوڵەتی کەواتە بێگومان خۆش دەزانی ناوچەکە لە گۆڕانکاری زۆردایە حتا ناوچەکە نە حتا لەسەر ئاستی جیهانیش گۆڕانکاری زۆر هەیە لە زۆر بوارە گۆڕانکاری هەیە ئەو سەردانانەی کە بۆ هەرێمی کوردستان ئەنجام دەدێت چ سەر ئاستی سەرۆکانی وڵاتان بێت چ سەر ئاستی وەزارەت وەزیری دەرەوە بێ بەرگری بێ بەرپرسا باڵەکان بێ بەدەیان کونسوڵخانەی وڵاتان لە هەولێر هەیە تا چەند گرنگە ئێمە وا بیر بکەینەوە کە هەرێمی کوردستان ئیدی بێگومان بە شێوەیەکی کونکرێتی ئەم ئەزمونە پارێزراوە جێگەی سەرنجی وڵاتانە پشتگیری بەردەوامی دەکرێت بەتاکید سەردانی بەڕێز مێلۆنی ئەوەی کە ئەمڕۆ تەشریف دێنی لە بۆ هەولێری پایتەختی کوردستان و هەروەها ئەم گشت ئەم سەرۆکانە کە دێن سەردانی کوردستان دەکەن ئەمە نیشانەیەکە کە کوردستان شوێنێکی زۆر گرنگە بۆ گشت وڵاتانی دیموکرات و شوێنێکە کە بوویتە پەناگەیەک بۆ گشت ئەم خەڵکانەی کە لە توندوتیژی هەڵدێن و دێن بەم ئەمانەتەی و بەم گەشە سەندنەی کە لە کوردستاندا دەژین و هەروەها ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئێمەین کە سەرکردایەتی سیاسی ئێمەیە کە حکوومەتی ئێمە وەی کردیە ئەم هەموو میوانە بەڕێزانە بێنە کوردستان لەبەرەوە ئەگەر ئێمە هەر بە خۆنمان هەبوونمان نەبی ئەم خەڵکە نایەتەوە لای ئێمە کەواتە ئەوەی گرنگە ئێمەین سیاسەتی حەکیمانەی کوردستانە جەماوەری کوردستانە کەوەی دەکاتن کوردستان هەمیشە ببتە شوێنێک کە گشت ئەم سەرکردانە بۆ خۆی ڕابچێشیت و ئەوانش پێیان خۆش بیت کە ئەم شەراکەتە و ئەم هەوبەندیە مێژوویە و هەنووکەیە لەگەڵ کوردستانیان هەبیت. ولی برێز ئانو جەوهەر وەزیرێ بە گواستنەگیان ناحکومەت هەرێما کوردستانê li balafirxana Nêvdewletiya Hewlêrê ji wî şandiyek ku dê pêşwaziya Serokvezîra Îtalya bike. Gelek spas kakan.